سڵاو بینەرانی عزیزی تلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی جومعە ئێستاش سەردەڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەک لە شاری میاندوا و گیان لە دەزانی کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری بانا، تێکشکاندنی 3 درۆن لە ئاسمانی شاری هەولێر، لە سێدارەدانی 2 هاوڵاتی لە شارەکانی ئیسفان و زەنجان و ئازادکرانی مەجید سەمەرقەندی بە پابەندی ئلکترۆنی. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکرانی هاوڵاتیەک لە شاری میاندوا و بە پێی دوایین راپۆرتەکان هاوڵاتیەکی کورد بە ناوی شوانە دێوازی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە شاری میاندوا و دەست بە سەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراوە. بەیانی ڕۆژی پێنجشەمە 22 گەلاوێژ 1405 هێتاوی هێزە ئەمنیەکانی ڕژیم بەهێرش بۆ سەر ماڵی شوانە دیوازی لە گوندی سەرچناری سەر بە شاری میاندوا و بەبێ بەڵگەی قەزایی ناوبراویان دەست بەسەر کردووە. ئەم هاوڵاتیە تەمەن 48 ساڵە خێزاندار و باوکی 3 منداڵە و هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە کاتی دەست بەسەرکردنیدا ماڵەکەیان پشکنیوە. گیان لە دەستدانی کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری بانا. ڕۆژی ڕابردوو کۆڵبەرێکی کورد بە ناوی موسا زیباپور خەڵکی پیرانشار بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی ڕژیم لە بەرزاییەکانی سنووری هەنگەژاڵ لە شاری بانا گیانی لەدەستداوە. ئێوارەی ڕۆژی پێنجشەمە 22 گەلاوێژ 1405 هەتاوی هێزی پاسەوانی سنووریەکانی هەنگەژاڵی سەر بە شاری بانا بەبێ ئاگاداری پێشوەختە دەستڕێژی گولەیان بەسەر گروپێک لە کۆڵبەراندا کرد کە لە ئەنجامدا ئەو هاوڵاتی دەست بەجێ گیانی لەدەستدا. تێکشکاندنی 3 درۆن لە ئاسمانی شاری هەولێر. بەیانی ڕۆژی هەینی 23 گەلاوێژ 1405 هەتاوی ئاسمانی شاری هەولێر کەوتە بەرهێرشی 3 درۆنی ئینتیحاری و سەرجەم درۆنەکان لەلایەن هێزە هاوپەیمانیەکانەوە تێکشکێنران. بە وتەی ناوەندە سەربازیەکانی هەرێمی کوردستان ئەم هێرشە کاتژمێر 2:17 خولەکی بەرەبەیانی ئەنجام دراوە و تێیدا 3 درۆن ئاراستەی هەولێر کرابوو. لە ڕاگەیەندراوەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە. کات تێکشکاندنی ئەم درۆنانە هیچ زیانێکی گیانیان لێ نەکەوتوێتەوە. جێگای ئاماژەیە کە هێرشی لەم جۆرە لەلایەن میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامیەوە هێمای بەرزبوونەوەی ڕێژەی تێکەڵچوونە سەربازیەکان و دروستکردنی ئاڵۆزی لە هەرێمی کوردستان لە قەڵەم دەدرێت. لە سێدارەدانی 2 هاوڵاتی لە شارەکانی ئیسفەهان و زەنجان. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی لە زیندانەکانی ئیسفەهان و زەنجان بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان حوکمی سێدارەکەیان جێبەجێکراوە. بە پێی راپۆرتەکان پەیام پاکزاد هاوڵاتی کورد و خەڵکی بۆجنورد ڕێکەوتی 17 گەلاوێژ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی ناوەندی زەنجان لە سێدارەدرا. هەروەها عارف کەریمیان تەمەن 38 ساڵ و خەڵکی شاری خومەینی شار کە ماوەی 4 ساڵ لەمەوبەر بە هەمان تۆمەت حوکمی سێدارەکەی پەسەند بەسەردا سەپێنرا بوو، ڕۆژی سێشەممە 20 گەلاوێژ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە زیندانی دەستکردی ئیسفەهان حوکمەکەی جێبەجێکرا. ئازادکرانی مەجید سەمەرقەندی بە پابەندی ئلکترۆنی. بە پێی دوایین راپۆرتەکان مەجید سەمەرقەندی هاوڵاتی خەڵکی گوند بەدکاوز پاش تێپەڕاندنی زیاتر لە 6 مانگ زیندانی بە بەستنی پابەندی ئلکترۆنی لە زیندان ئازادکرا. ناوبراو ڕۆژی سێشەممە 13 گەلاوێژ 1405 هەتاوی با چاودێری پابەندی ئلکترۆنی ناچارکراوە پاش ماوەی سزاکەی لە مەودای 1000 میتری شوێنی نیشتەجێبوونی لە گەڕەکی قەندەرئاوی گوند بەدکاوز تێپەڕکات. ئەو هاوڵاتیە پێشتر لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە سزای 3 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بوو کە 2 ساڵی بۆ ماوەی دیاریکراو هەڵسەپێنراوە و لە 287 ڕۆژ زیندانی تەعزیری جێبەجێکرا و 194 ڕۆژ لە زیندانی تێپەڕاندووە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی 3 هاوڵاتی لە زیندانەکانی ڕژیم. بە پێی راپۆرتەکان پارسا نەجەفی، شەهاب موحەممەدی و موحسن خالسی پاش تێپەڕاندنی ماوەیەکی زۆر لە زیندانە جۆراوجۆرەکانی ڕژیم هێشتا چارەنووسیان نادیارە. پارسا نەجەفی هاوڵاتی بەهایی و دانیشتووی شاری ئیسفەهان ڕێکەوتی 16 جۆزەردان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی دەستکردی ئیسفەهان کراوە و زیاتر لە 2 مانگە کە دۆخی دۆسیەکەی بە ناڕوونی ماوەتەوە.
هاوکات شاب محەممەدی یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتینە ڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو ڕێکەوتی 22 ڕێبەندانی 1400 هەتاوی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی زیندانی شەیبانی ئاهواز کراوە و سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ بە دواداچوونی بنەماڵەکەی هێشتا چارەنووسی نادیارە. هەروەها موحسین خالسی هاوڵاتی خەڵکی ناوچەی سەبزەوار با تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم بێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی و ئاگدانی شوێنە گشتیەکان بەسەریدا سەپێنراوە، بەڵام تاکو ئێستا کۆبوونەوەی دادگای ناوبراو بەڕێوە نەچوە و زیاتر لە 1 ساڵە کە لە زیندانی سەبزەوار ڕاگیراوە. گیان لە دەستدانی بەندکراوێک بەهۆی بێبەشکرانی لە مافی دەرمان. لا ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێ بە ناوی توکتەم ڕەمەزانی لە بەندی دوی زیندانی وەکیلابادی شاری مەشهەد بەهۆی بێبەشکرانی لە مافی دەرمان گیانی لەدەستدا. ڕۆژی سێشەمە 20 گەلاوێژی 1405 هەتاوی توکتەم ڕەمەزانی تەمەن 37 ساڵ پاش تەقینی کیسەی زراوی و بەهۆی درەنگ ڕەوانەکردنی بۆ ناوەندە دەرمانەکان گیانی لەدەستدا. ئەم بەندکراوە لە ماوەی 4 ڕۆژ پێش گیانی لەدەستدا لە ئازارێکی زۆری کیسەی زراوی دەیناڵاند، بەڵام سەرەڕای پزیشکی زیندان بۆ ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بەرپرسانی زیندانی وەکیل ئاباد ڕێگریان لە ڕەوانەکردنی بۆ نەخۆشخانە کرد و لە مافی وەرگرتنی خزمەتگوزاری پزیشکی بێبەشکرا. گیان لە دەستدان و برینداربوونی 7 کرێکار لە ڕێگەی تەورێز. بە پێی راپۆرتەکان لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچوو لە ڕێگای ئازەرشار بۆ تەورێز کرێکاری گیانی لەدەستدا و 6 کرێکاری دیکە بە سەختی بریندار بوون. ئەم ڕووداوە لە کاتی کارکردنی کرێکارانی قیرەتاوکردنی جادە لە بەردەم پادگانی شەید قازی بەهۆی کێشانی پێکدادانی ئۆتۆمبیلێک ڕوویداوە. بە پێی ڕاگەیەندراو وەحید شەیدنیان وتەبێژی فریاکەوتنی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات پاش ڕووداوەکە 4 ئامبولانس ڕەوانەی شوێنەکە کراون و بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانە کراون. هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر 2 کەشتی بازرگانی لە گەروی هۆرمۆز. بە پێی دوایین راپۆرتەکان 2 کەشتی و کۆمپانیای نەتەوەی نەوتی ئەبوزەبی ئەندۆک لە کاتی تێپەڕبوون لە گەروی هۆرمۆز لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە بە ئامانجگیراون. شەوی پێنجشەمە 22 گەلاوێژی 1405 هەتاوی 2 کەشتی سەر بە کۆمپانیای ئەندۆک لە گەروی هۆرمۆز کەوتنە بەر پەلاماری کۆماری ئیسلامی، بەڵام هیچ زیانێکی گیانیان بەرنەکەوتووە. وەزارەتی دەرەوەی ئیمارات بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک تاران و سوپای پاسداران و بەرپرسیاری ئەم هێرشە داناوە و ڕایگەیاندووە کە کۆماری ئیسلامی بە ئامانجگرتنی کەشتیە بازرگانیەکان و بەکارهێنانی گەروی هۆرمۆز بۆ گوشاری ئابووری ئاسایشی ناوچەکە و ڕەوتی جیهانی وزا دەخاتە مەترسیەوە. دوایین هەواڵ پاشەکشەی تەواوی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق تا کۆتایی مانگی ڕەزبەر. بە پێی دوایین زانیاریەکان ئەرتشی ئەمریکا لە کاتی کۆتایی هێنان بە پرۆسەی پاشەکشەی سەرجەم هێزەکانی خۆی لە خاکی عێراق. بەرپرسی ئەمریکا پشڕاستی کردەوە کە واشنگتۆن چاوەڕوانی پرۆسەی پاشەکشەی کۆتایی پێبهێنێت، بەڵام سەبارەت بە ژمارەی هێزە ماوەکانی و شوێنی دواتریان هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە. هاوکات 2 بەرپرسی هەرێمی کوردستان ڕایانگەیاندووە کە پرۆسەی چوونە دەرەوەی هێز و کەرەستە سەربازیەکانی ئەمریکا لە شاری هەولێر لە نزیکەی 3 هەفتە پێشتر دەستی پێکردووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەربن.